هەرچی هەیە هەر ئاخ و سەودایە بۆ مرۆڤێک کە بەڕاستی و بە حەقەت و حەقیقەت قەرزاری ژیان بوو. چونکە ماڵی کۆکراوە و بوردەخاشی من ئەو دیوارێکی لەسەر دروست کرد بە باوەڕی من باڵای ئەوەندە بەرزە بە عومریشم ناتوانم جواب قەرزاری ئەو بدەمەوە. کاتێککە پێی وتم نیازم هەیە کتێبێک لەسەر تۆ بنووسم، نەم ئەزانی بەڕاستی مرۆڤی وا بەڕێز بە وەفا بۆ عەهد بۆ پەیمان هاوڕێی ژیان و ڕۆژی بەخت و ڕۆژەکانی منە. کاتێک لە هەر ناونیشانی کتێبەکەی پیشاندا دکتۆر تەها نیشتیمانێک لە وەفا زۆرم پێخۆش بوو، چونکە کەلیمەی وەفا شایانی ئەو مرۆڤانەیە کە بەڕاستەقینە نیشتیمان لە باوەشێت.